یادەوەری تاڵمان هەیە، بەڵام لە بۆ دروستکردنی ڕقی پیرۆز نەک ڕقی تۆڵەکردنەوەی بەبێ پاسا. ڕقی پیرۆز نەتەوە دروست دەکات. هیوادارم بەو نۆعە خەڵکی خۆمان پەروەردە بین. یەک هەشت دوو 1 8 2 لەناو لمی بیاباندا پیرەژنێک دوعای دەکرد. نیوەی لەشی لەناو لم بوو، دوعای دەکرد. لم هەموو لەشیدا پۆشی و دوعایەکەی ئێستاش ڕۆ و ئاسمانە، نیوەی لەناو لم چیوە. لالەیەک، دەستێک، قەدەرێک چۆڵەوانی بەهێمنی دەیلاوێنێ. ئەستێرەکان شەرم دەکەن، چاو هەڵێنن، پڕ و باڵی باخچێکیان دەبڕیەوە. مێژوێک کۆستی خۆی دەجێڕێتەوە، درەختێک لە حەژمەتان خۆی دەڕنیەوە. مناڵێک لە باوەشی دایکی دەیزریکاند. دایکەکەی ختم بوو لەناو لم، تەنیا دەستێک کە کۆرپەکەی پێهەڵگرت بوو لە لم دیار بوو. دایک و مناڵ و زریکەش شون بزر بوون. پیرەمێردێک لەو بیابانە ڕاما بوو، تەماشای ئاسمانی دەکرد. دەیگوت حکمت لە ئاسمانە، چونکە لە ئاسمان بیابانیش وەک ئاوی ڕوونن، مێگەڵی جانەوەر وەک بازنەی خەفەت دەبینرێت. بێری سۆری گاردی کۆماری بەعسیان وەک مۆرانە دێنە بەرچاو. ئەو پیرەمێردە دەیگوت حەق وایە تەسبیحی کوردان چی دیکە 182 قلبێت. 182,000 هەناسە کوژرا، 182,000 خەون زڕان، 182,000 ئەستێرە وەرین، 182,000 تف لە مێژوو لە نمەچیان. قۆدی لە بەتاڵ ماڵم نییە و ماڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ هەڵۆم هەیە، باڵی هەیە باڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ قوربانیمە و دەبمە قوربان، خۆم قوربانی خاڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ ئەو مزگەوتم دەڕوخێنێ و پێستم بە بەرماڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ ئەو مزگەوتم دەڕوخێنێ و نێژ دەکوژێ، من دێم خۆمی بۆ ڕادەخەم، پێستم بە بەرماڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ ماڵم نییە و ماڵی دەکەم. قۆدی لە بەتاڵ 182,000 دوعا هەموو لە دەرەوەی باز نەبوون. ئەو کات خەتەکە بە فەڵەستین و بۆسنە و هەرسک و شەیدەکانی قادسیە و لوبنان و پۆلیساریە و ئەفغانستان سەرقاڵ بوو. 182,000 فرمێسک ماکن بە تەوێری وڵاتانی ئەندامانی کۆنگرەی ئیسلامی. 182,000 تفێژی زەردن بەڕووی 200,000 جەش. 182,000 کۆست، 182,000 گۆڕغەریب خودایەشی حەقیان دەکات. بانگەوازێک بۆ هەموو دایکێک کە کوڕ و کچی ئەنفال کراوە، هەموو باوچێک کە کوڕ و کچی ئەنفال کراوە، هەموو ژنێک کە مێردەکەی ئەنفال کراوە، هەموو پیاوێک کە ژنەکەی ئەنفال کراوە، هەموو منداڵێک کە دایک و باوکی ئەنفال کراوە، هەموو کوڕێک باوک و دایکی دەست جیرانەکەی برای خوشکی ئامۆزای کوڕی خاڵی کوڕی پلچی ئەنفال کراوە، بۆ ئەوەی عەرشی ئاسمان باژێنن، بۆ ئەوەی وجدانی زیندوو مردوو بە ئاگا بێنن. بەردەوام پەیوەندی بە کۆدی بەدالەی 182 بکەن بۆ ئەوەی سۆراغی ئازیزەکانتان بەدەست بێن، بۆ ئەوەی سۆراغی ئازیزەکانتان بەدەست بێنن.